ئەگەر دەپرسی من لە بەرچی کەم دەخۆم من بە برسی قەت مەزانە خەم دەخۆم لە خەمی ئەوەی کە قەڵەو بێ کەم بخوا یان هەنێجار نەخوا. لە باشترین سنتەر بۆ چارەسەرکردنی ئەنۆرەکسیا لە دنیاە ڕێژەی مردن لە 110 واتە لە 100 کەس 10 کەسیان بۆی هەیە بمرێ. قژروتانەوەیە قژوەرینە بەهێزی قژە ئەمیش بەهۆی کەمی پرۆتینە لە خواردنەکانەوە یاخود بەهۆی کەمی مادەی ئاسم و هەر کەسێک باڵاو کێشی خۆی مستەوایەکە لە ئاستێکا بێڵێتەوە کە گونجاو بێ بۆ تەمەنی خۆی. کاتێک تۆ بەم شێوەیە سێری خۆتەکەی بەم شێوەیە خۆتت پێقبول نییە ئەو کاتە چ شتێک چاوەڕێکی لە دەوروبەرت کە تۆیان پێقبول بێ. ژنا یەکەمین هەنگاو ڕوبەڕووبوونەوەی کەسەکەی کە بڵێ تۆ بێ ئەتراف بکەی بێ قبولی بکەیت ڕەزامەند بیلەوەی کە تۆ ئەم گرفتەت هەیە و تەماشاکی تەنیشتی من بکەن ئەمە هەڕەمی خواردنی تەندروستە کە لە زۆر شوێنە بەکارەهێنرێ. بەڵام کێشەیەم هەڕەمە ئەوەیە کە من بۆ خۆم ناتۆمە باشی لێ تێبگەم و تۆزێک شیتەڵکردنی بۆ من زەحمەتە.